أربع إذا كن فيك فلا عليك ما فاتك من الدنيا. ئەگەر خاوەنی چوارشتی، ئەگەر خۆت ڕازاندۆتەوە بە چوارشت، توخوا زۆر دڵە بە خۆت خۆش بێت. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت هەر کەسێ هەڵگری ئەم چوار خاڵە بێت، خۆی بەم چوار خاڵە بڕازێنێتەوە، ئەم چوار ڕەوشتەی تیا بێت، ئەم کەسە ئەگەر هەموو دنیای لە دەست دەرچێ پێویست ناکا خەفەتی بۆ بخوات. بەخوای عەزیم ئەم چوار خاڵی من لە خزمەتتان باسی ئەەکەم لە هەموو دنیا بە نرخترە. نرخی ئەم دنیاە بەڕێزانم لای ئێمە زۆر بە قیمەتە. ئێمە خۆمانی لەسەر بەکوش ئەدەین. ئێمە ڕۆژانە جاری وهەیە خەڵک بۆتە کۆیلەی خەڵک بۆ پارە، خەڵکێکی ئێسا بۆتە عەبدی دینار، عەبدی درهەم، عەبدی دۆلار. لە کۆ دۆلار هەبێ ئەم لەوێ ملکەچە، سوژدە بۆ کەسێکە باکەوا دۆلاری باتێ، پارەی باتێ. لە کاتێکا بڕێزانم بەخوای عەزیم ئەم دنیایی کەوا من و تۆ زەلیل بووینە بۆی، لە لای خوای پەروەردگار قیمەتی باڵە مێشولەیەکی هەبوایە. کاکە کێ باڵە مێشولەیەک ئەکرێت؟ کێ نرخی بۆ دانیە؟ ئەسڵ کێ حیساب بۆ مێشولەکەش ئەکات؟ بەخوای عەزیم بەڕێزانم ئەگەر ئەم دنیاە نرخی باڵە مێشولەیەکی هەبوایە، ملحیدێکی ملهڕ کە ڕۆژانە بەسەر قورئانە بەسەر ئیسلامە ئەڕشێتەوە، وەڵڵاهی خوای پەروەردگار نەی ئەهێشت لە تەنانیە بخوا لەسەر ئەم زەویە، وەڵڵاهی هەناسەی لێ ئەبڕی، وەڵڵاهی قومێ ئاوی ناداپی. بەڵام ئەم دنیا بەڕێزانم ئەو نرخەی نییە کە ئێمە بۆمان داناوە. بەخوای عەزیم هەر موسڵمانێک بە ئەم چوار ڕەوشتە جوانەوە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار، خوای پەروەردگار نرخی لە دنیا زیاتر بۆ دائەنێت. ئەم کەسە ئیتر براوەیە نامی ئەعمالت بەدەستی ڕاستە وەرەگری، تۆ فەلاح و سەرفرازی و نەجات و ڕزگاربوون بەدەست ئەهێنیت بە ئەم چوار خاڵە کە من ئێستا لە خزمەتتانە باسی یەکەم. یەکەم حفظ ئەمانەتی، ئەمانەت پارێزی، وصدق حديث رازگۆیی، وحسن خلق ڕەوشجوانی، وعفة مطعم پارو نانێکی حەڵاڵ. حفظ ئەمانەتی، ئەمانەت پارێزی بەو ماناکورتە ناکەوە ئێمە لی تێگەیشتوینە. من شتێک لە لای تۆ دائەنێم، تۆ شتێک لە لای من دائەنی، من بیپارێزم نا بەڕێزانم. ئەمە بەشێکی کەمێتی بە ماناگشتیەکەی بەخوای عەزیم هاوسەر و خێزانەکەت ئەمانەتە لای تۆ. ئەبێ بیبەی بۆ شوێنێک کە خوای پەروەردگار پێی ڕازیە، ئەبێ جلوبەرگێکی بۆ بکڕی کە خوای پەروەردگار حەڵاڵی کردووە. بەخوای عەزیم ئەو مناڵەت، ئەو کچەت، ئەو کوڕەت لە لای تۆ ئەمانەتە. تا گەورە ئەبێت تۆ نەسیحەتی باشی بکەی، تا گەورە ئەبێت تۆ بە بەردەوامی نەسیحەتی بکەی کوڕەکەم ئەو شوێنە خراپە، ئەو جلوبەرگە حرامە، ئەو شوێنە خراپە، فڵانە کەس نابێ لەگەڵ یا بسوڕێتەوە چونکە ئەو کەسە دوورە لە خواوە، تۆش ئەبێ دوورکەویتەوە لێی. تەواوی ماڵمان، تەواوی ئەو شتانی کەوا لە دەوروبەرمانن هەمووی ئەمانەتە ئێمە ئەبێ پارێزگاری لێ بکەین. هاوسێکەت بەخوا ئەبێ وەکو چاوی خۆت بیپارێزیت. ڕەفیقەکەت کە ئەو بووە بە سەدیقت، بووە بە هاوڕێی ژیانت، یعنی هاوڕاتە، یعنی لەگەڵ تۆیایە، قەت نابێ خیانەتی لێ بکەی، ئەبێ بیپارێزیت. ئەبێ ئەو هاوسێت کە ئەڕۆ و ماڵ بەجێ هێڵیت دەست نەبەی بۆ پوشێ ماڵەکەی. ئەو خێزانت کەوا لەگەڵتایە، ئەو قسم و کەسوکاری کەوا لەگەڵتایە، هەمویان ئەمانەتن لە دەوری تۆ، ئەبێ بیان پارێزیت. کچەکانت، کوڕەکانت بە هەمان شێوە، هەمویان پێویستیان بە پاراستنە. ئەمانە ئەمانەتی خوای پەروەردگارن. بەخوای عەزیم ئەو چاوەی کەوا ئێمە سەیری پێەکەین، ئەوش بە خۆی ئەمانەتە بێ بیپارێزین. دەستمان ئەمانەتە، قاچمان ئەمانەتە، تەواوی لاشەمان ئەمانەتە، ئەبێ لە حراما بەکاری نەهێنین. و صدق حديث ڕاستگۆیی، ڕازگۆ بە لە هەموو شەکانتە، ڕازگۆ بە لەگەڵ هەموو کەسێکتە، ڕازگۆ بە لە تەواوی ئەو کەسانی کەوا تۆ ئاخافتنیان لەگەڵاکەیت و قسەیان لەگەڵاکەیت. ڕازگۆیی مەقامێکی هێندە بەرزە سەدیقین، پلەی شوهەدا و پلەی سالیحین و پلەی پێغەمبەرانە، سەلامی خۆیان لێ بێت. چیت کردووە لە دنیایان نەکەی لەگەڵ هیچ کەسێکا درۆ بکەیت. کاتێک ئەنووسی ڕاست بڵێت، ڕاست بنووسە. کاتێک کۆمێنت ئەنووسی معلوماتی هەڵە مەنووسە. کاتێک ئەتەوێت شتێ بنووسی، شتێ بڵاوکەیتەوە، ئەوەی ڕاست نەبێ نەیدرکێنی، ئەوەی ڕاست نەبێ نەیڵیت. وحسن خلق، ئەخلاق جوانی، چاو پێویستی بە ئەخلاقی جوانە کە سیر بکات. بەخوا ئەم گوێیت پێویستە بە ئەخلاقێکی جوان و ئەتەکێتێکی جوانەوە ببیستێت. بەخوا قسەکردنت، ئاخافتنت پێویستی بە ئەخلاقی جوانە. پاکداوێنی، دەستپاکی، دەمپاکی، ئەمانە هەمووی بریتیە لە چی؟ بریتیە لە ئەخلاق و لە ڕەوشتی جوان. تەنانەت چونت بۆ سەر ئاوت کە خۆت پاکەیتەوە پەرژینێکی زۆر قایم بێ لە ڕووی جەنابتان، بەخوا پێویستی بە ئەتەکێت و ئەخلاقی جوان هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ:
إن المؤمن ليدرك بحسن خلقه إنسان إيمان دار بس بأخلاق بيت ليبلغ درجات قائم الليل أجاب كسي كواب بردوامي شونيوش أكاد أجاب مرتبي أو كسا وصائم النهار أواني كواب الروجون تو تنها بأخلاق جوانيك الله أكبر تنها أخلاق الجوان بأجيب درجي كسي كشونيوش أكاب بردوامي هموش يشونيوش أكا وهمو روجيه بالروجو أبيت تو أجيب بلي أو كسا بس بأخلاقي جوان للريشتنا لهستانا لنان خواردنا لهمو جموجوليكي روجاني تويا بيويس أخلاقي جوان بكار بينيت وعفة مطعم خواردنيكي حلال برو بو مالوه لو بازاريا مامليكي حلال بك ايوه ازانن چی لبازارا رو ادا برزانم هر بوی دعا کانش من گیرانا بیت خلق گوی لحلال و حرام نیه گوی للربا نیه خلق گیسای لبازاری دولارکه لحوایا لهوائیه معملاکات یک دینارێکی پێ نییە هاتووە معمەلەی 5 ملیار دۆلاری لەگە خەڵکاکات 5 ملیار تمەن بێ ئەوەی ئەم پارەی پێ بێ ئەویش پارەی پێ بێت خۆ ئەگە دۆڕانی تەنها خاوەن دەگڵایە و دەگڵایە ئەدات بێ ئەوەی پرسیار بکە لە مامۆسایەک ئەمە حەڵاڵە یا حرامە خەڵکێک هەیە چەک ئەکرێ چەک بەڕێزانم خەڵکێک هەیە وەبەرهێنانی ئەنجام داوە لەگەڵ حکومەت ئێستا پارەکەی نییە پارەی باتێ ئێستا ئەڕوا لە بازاری دۆلارەکە بە خاوەندوکانێکی ئەفرۆشیە بە نیوە قیمەت خاوەندوکانەکەش لێی ئەکرێ پاشان دوایی خۆی چەند ساڵێکی تر ئەڕوا لە حکومەتی وەرەگرێتەوە وعیفەت و مەطعەمین تۆ ئەبێت نان و پاروی حەڵاڵ بۆ ماڵ و مناڵەکەت پەیاکەیت ئەمانە هەمووی ئەمانەتن بەسەرتەوە بەڕێزانم سعدی کوڕی و ئەبی وەقاص ڕەزای خوای لێ بێ هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەمەوێ دوعاکانم گیرا بێ من هەر دوعایەکەکەم گیرا نابێ هۆ کاری چییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی من یەک خەسڵەتی پێڵێم یەک ڕەوشتێ پێڵێم تا ئەو ڕۆژەی ئەمری ئەم ڕەوشتە جوانە لە خۆتا بڕازێنەوە والله تكن مستجاب الدعوة تو دعاكان گیرا بێت فەرمی ئەی سعد ئەطب مەطعەمەک بس با نانت حلال بيت كسابتت حلال بيت أو باري كوائينيته وبمنا كانت با باريكي حلال بيت تكن مستجاب الدعوة يقينته بيخواي پروردگار جوابي دعاء كانت أداته سعد أو اند حلال خولبو والله صحابة أهاتن بولاي داواي دعاي خيران لي يكرت يعني چنشتيكي كردو بريزانم خلق كاتوا يعني قروا قلبوا نخوشي زور كشندي هبوا داواي دعاي خيري لسعد كوري أبي وقاص كردوا أويش دعاي بكردو خواي جور شفاي داوا بۆیە ئەگەر خاوەنی ئەم چوار ڕەوشتە جوانیت خاوەنی ئەمانەت پارێزیت ڕازگۆییت بە ئەخلاقێکی جوان هەڵسوکەوت لەگەڵ خەڵکە ئەەکەیت و خواردنێکی حەڵاڵ و پارویکی حەڵاڵ دەرخوادی ماڵ و مناڵت ئەدەیت بەخوا تۆ خاوەن هەموو شتێکی ئەگەر هەموو دنیاشت دەدەست بچێت ئەگەر ئیفلاسی هێنا تۆ مادام بەم چوار ڕەوشتە جوانەوە ئەچیتە خزمەتی خوای پەروەردگار تۆ خاوەن هەموو شتێکی